بینەرانی بەرنامەی بەدۆداچوو سڵاوتان لێبێت. دەگوترێت سوالکەرەکانی سەرشەقام بۆمبێکی تەوقیتکراون و لە هەموو چرکە ساتێکدا ئەگەری ڕووداوی نەخوازراویان لێ دەکەوێتەوە. لەم بەرنامەدا دەپرسین کێنە و کەسان لە سەرشەقامەکاندا سوال دەکەن و کێ لە پشت هاندانی داردەی سوالکردنەوەیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا چەند ڕەوایە هاوکاری ئەم منداڵە سوالکەرانە بکرێت. گرتن و زیندانیکردنی بەشێک لە سوالکەرەکان چارەسەرە یاخو سنووردانانە بۆ دیار دەکا. وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکەی تایبەت بە دیاردەی سوالکردن لە هەرێمی کوردستان لە بەرنامەی بەدۆداچووندا وەردەگرنەوە تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. سوالکردن وەک دیاردەیەکی جیهانی لە زۆربەی وڵاتاندا بە ڕێژەی جیاواز و بەپێی بارودۆخی گوزەرانی هاوڵاتیان و جەنگ و ڕووداوە سروشتیەکان بوونی هەیە. لە هەرێمی کوردستانیشدا هۆکارەکانی قەیرانی دارایی و شەڕی داعش و هاتنی ڕێژەیەکی بەرچاوی ئاوارە لە وڵاتانی دراوسێ هەرێمی کوردستان ئەم دیاردەیی بەرەو ئاقارێکی مەترسیدار بردووە بە جۆرێک لای بەشێکی زۆری خەڵک و کەسانی پسپۆڕ و شارەزا بە بۆمبێکی تەوقیتکراو ناو دەبرێت. کاتژمێر 12 نیوەشەوە لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی پارێزگای سلێمانیم منداڵێکی خوار تەمەنی 10 ساڵان بە دڵێکی شکاو و بلوسێکی تەنک و جەستەیەکی تەزیەوە بەرەو ڕوومان دێت و دەیەوێت لە ڕێگەی پارچە پەڕۆیەکەوە بە بیانووی پاکردنەوەی جامی ئۆتۆمبیلەکان پارە لە شۆفێرەکان وەربگرێت. ئەو دەڵێت خەڵکی ڕۆژئاوای کوردستانە و بەهۆی نەبوونی کەسی ئیشکەر لە خێزانەکەیان و پەیداکردنی کرێیمانەوەیان لە ئوتێلەکاندا پەنای بۆ ئەم کارە بردووە. برامیش ئیش ناکە سیانیش نەکەن. ئەی لە ئوتێل کوێن؟ زانایەکی ئاینیە و لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دیاردەی سوالکردن و چۆنیەتی هاوکاریکردنی کەسانی هەژار و کەم دەرامەت ڕوون دەکاتەوە و جیاکاریش لە نێوان هەژار و سوالکەر بەگەڕانەوە بۆ دەقەکانی قورئانی پیرۆز و پشتبەستن بە فەرمودەکانی پەیامبەری ئیسلامەوە دەخاتە ڕوو. لە زۆربەی وڵاتانی جیهانی سێیەم لەبەر پاشکۆبوونیان و دواکەوتنیان سوالکردن و دەڕۆزەکردن بۆتە دیاردەیەکی خراپ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە لە صحیحی مسلم هاتووە سەحابەیەک دەگەڕێت وەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسکردنی دەستپانکردنەوە لە خەڵکی یا داواکردن لە خەڵکی ئەفەرمێ جائز نییە بە هیچ شێوەیەک دەستپانکردنەوە لە خەڵکی ئیلا لە چەند حاڵەتێکی دیاریکراوتانە بێ. یەکەم کەسێک ناڕەحەتێکی زۆری بەسەرا هاتبێ قەرزاریەکی زۆر بوو بێ لەبەر هۆکارێکی شەرعی. یەکێکی تر ئەوە کەسێک زۆر نەدار و دەستکورد بێ کە هەر کام لەمانە کە شەرع بە سنوور ڕێی پێداوە داوا بکە ئەوەیە کەوا فەرمێ چەند کەسێکی عاقڵی ژیری قەوم و نزیکی خۆی ئاگادار لە ژیانی خۆی شایەتی بۆ بدەن کە ئەمە مستحەقە و دەتوانێ وەرگرێ. ئەو ئەندازەیەش ئەتوانێ وەرگرێت کە پێویستی پێ ڕەفع بێ نەک لەوە زیاتر کە ئەمە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تحل المسألة بۆیە ئێمە ئەڵێن پێغەمبەر بە مەسئلە باس کرد بۆیە ناوێن ئەگینا لە ئەسڵا ئەمە ئەگەر بچینە بن جوبناوانی قەزیەکە هاوکاریکردن و یارمەتیدانی کەسێکە کەوا لێی قەوما. بەڵێ مامۆستا ئێستا لە شەقامەکان دەبینرێ دەچێتە زمنی هاوکاریکردنەوە. یەک حەدیثەکە ئەفەرمێ چەند کەسێکی خاوەن عەقڵی خزم و نزیکی خۆی شایەتی بۆ بدەن کە ئەمە وایە. ئایا ئەوانی لە شەقامەکاندا دەگەڕێن جارێ یەکەم کێن کێ ئەیان ناسێ خەڵکی کوێن لە پای چی دەستیان لە خەڵکی پان کردوێتەوە؟ ئایا ماوەی دەستپانکردنەوەیان مدەیەکی دیاریکراوە یا بۆ مادەیەکی دیاریکراوە؟ دیارە ئەمە ئەوە نییە کە ئەو ڕێ پێدراوە بێ کە ئاوا یەکەم کەس نیان ناسێکن دووەم لە خزم و کەسیان کی هات شایەتی بدا کە ئەمانە دەستکورت و هەژارن سێم ئەمە بووەتە پیشە بووەتە میهنە
نەکەوەی کەوا مصیبەتێک و ناڕەحەتێکی بەسەر هاتبێ بۆ ئەوەی ناڕەحەتێکی خۆی پڕکاتەوە دەستی لە خەڵکی پان کردوێتەوە. بەڵێ مامۆستا ئەی هاوکاریکردنی ئەمانە دەچێتە بابی خێرکردنەوە. ئینسان یەکێک لە خوای گەورە فەرموو وەئەمە السائیل فەلا تەنهەر. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکی فەرمێ ئەگەر کەسێک بە سواری ئەسپ بوو داوای لێ کردی ڕەدی مەکەرەوە. ڕەدی مەکەرەوە بە چ معنایەک؟ لێش وەئەمە السائیل فەلا تەنهەر معنای چی؟ زۆر بەداخەوە زۆر جا من ئەڵێم خەڵکی ئێمە زیاتر عاتفی بیرەکەنەوە تا بیرەکان عاتفیان بجوڵێن، یعنی عاتفەکەیان بیرەکان بجوڵێن نەک بیرەکان عاتفیان بجوڵێن. ئەمە یەکێکە لە کێشەکانی هەمووی جیهانی سێم هەروای. ئەوەی کە دەست پانە کاتەوە تۆ کاتێ حەڵاڵشتی بیتە کاتێ توانین خۆ بیدەیتێ ئاساییە، چونکو تۆ لە بین خۆت و خوای گەورە شتێکی بۆ خوا ئەیدی. بەڵام ئایا ئەم شتەی داوتە چەندە جێگرە؟ لەبەرەوەی باشتر وایە ئەوانەی کەوا سواڵەکەن بە تایبەت ئەو ئافرەتانەیە ئەو کچۆڵانی کەوا سواڵەکەن باشتر وایە ئێمە نەبینە یارمەتیدان و برەو پێدانی ئیشەکانیان. ئەگەر هەر هیچ نەبێ ئێمە دوو قسەی خۆش جوابیان کرد نەکەوەی لێشیان تووڕە نەبین وەئەمە السائیل فەلا تەنهەر. دووەمیش ئەوەیە کەوا ئێمە بە قسەیەکی خۆش بەڕێیان کەین، یا ئەگەر بتوانین دەستیان بگرین پێیان بڵێن بۆچی سوالەکەن؟ ئایا سوالکردنان لە پای چی؟ محتاجن، کەستان نییە بەخێرتان کە، ماڵ و لانەتان نییە، کەسێک نییە بژێویتان پێ بدە بکرێ مەسن ئێمە ئەو ئیشە بکەین باشتر لەوەی کەوە 500 دینار تا 1000 دیناریشی بینێ. بەڵێ مامۆستا ئێمە خۆزانی کۆمەڵگەیەکی مسلمانین، سپاس بۆ خوا. دیارە خەڵکی مسلمانیش خەڵکێکە بە خێرکردن ناوبانگی دەرکردووە. تا چەند ئەم دیاردەی یاخود ئەم سوالکەرانە سوودیان لە مسلمانبوونی خەڵکی کورد وەرگرتووە بۆ زۆربوونی ئەم ڕووداوان لە شەقامەکاندا؟ یەکێک لە شتەکان کە زۆر مهمە ئێمە مسلمان کاتێک دینەکەمان یا دینداریەکەمان لە سەداسەد طبق الأصل ئەوەیە کە تەبعیەتمان لە قورئان و سنەتی پێغەمبەر هەبێت صلی الله علیه وسلم. قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چه چارەیەکی بۆ هەژاری فەقیری داناوە؟ ئایا ئەمانەی سوالەکەن جا بزانین لەبەر هەژاری و فەقیری سوالەکەن؟ ئەگەر لەبەر هەژاری و فەقیری سوالەکەن ئێمە بێن بزانین لە ئیسلامە چ چارەیەکێ چۆن ئەم هەژارانە بژێنین؟ ئایا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خولەفای ڕاشیدین یا ئەو سەدە زێڕینانی ئیسلام خەڵک سواڵی کردووە یا چۆن مسلمانان ڕوبەڕووی دیاردەی هەژاری خۆ من نییە بڵێن هەموو لە دەسەڵاتی ئیسلامیە لە ئەلیف تایای هەمووی دەوڵەمەند و سەرمایەدار بوو بێ وانی بەس ئایا هەژارەکانی ئەو سەردەمە چۆن ژیاون؟ ئەبێ هەژاری ئێستش ئاوا بژی. یعنی کێشەکە ئێمە ئەوەیە ئێمە وەکو عەرزم کردی زۆر جار عاتفیانە تەعاملەکەین، بە عاتفیان تەعامل نەکەین. با بزانین ئەم خەڵکی دێتە بەردەم ئێمە دەستپانەکاتەوە. زۆر جار دەبینی کوڕێکی گەنجە، زۆر جار دەبینی باوەڕکە من بینیمە یەکێک هات بۆ مزگەوت سوالی کرد زۆر فەقیر بوو کەیتر سوالەکە تەواو بوو کەس لە مزگەوت نەماز جوان جوان هەسا خۆی ڕێکی کردەوە ڕۆشتە. ئەمە دیارە میهنەیە سوالکردن نییە. بۆیە بەڕاستی دەبێت مسلمان تەعاملێکی هەبێ لەسەر بنەمای قورئان و سنت تەعامل لەگەڵ هەموو دیاردەیەک بکات بەتایبەت ئەم دیاردەیە، نەک ئەوەی کەوا بڵێ کە ئەکە من ئەیدەم قەی ناکە جاتەوە ئەمڕۆدا سێرەکەی سمێنێش دێتەوە دوو سبەی دێتەوە. لەبەری لە ئیسلامە ئێمە دەبێت شتێکمان هەبێ ناوی موەسسەسەی زەکات بێ یا موەسسەسەیەکمان هەبێ ئەم موەسسەسەیەکی خێرخوازی بێ کە خێر بە خەڵک بکە. ئەم موەسسەسەیە ئەو خەڵکی کەوا فەقیر و هەژارە بێت لەم موەسسەسەیە ناوی خۆی بنووسێ اینجا لەڕێ ئەم موەسسەسەیە بزان چەندە مستەحەقە چەندی شیاوە بیدەیتێ، نەک ئەوەی کەوا هەر کەس هەڵساتۆ شتێک بێ. لەبەرەی مسلمان بەڕاستی بێ ئەوە تەعاملکە نەک تەعاملێکی وەکو عەرزم کردی عاتفیانە بکە هەر کە دەستیپان کردەوە ئابیێرەوانی، چونکو تۆ ئەمە ئەمڕۆشیێتەوە بەیانیش و دوو بەیانیشێتەوە. بەس ئەگەر موەسسەسەیەکمان هەبێت دەستگایەکمان هەبێ ئەم دەستگایە بتوانێت خەڵکی خێرەمەند خێرەکەی لێوە کۆکاتەوە لێەوە پەخش بکرێ بۆ خەڵکەکە دیاردەی سوالکردن بە تەکید بنبڕدەن. بەڵێ مامۆستاگیان بە کورتی ئەرکی مامۆستایانی ئاینی چییە لە کەمکردنەوەی دیاردەی سوالکردن لەسەر شەقا و مزگەوتەکاندا؟ خاڵێکە زۆر گرنگە با لە پێشان لەسەرەوە دەست پێ بکەین. ئەرکی دەسەڵات چییە؟ اینجا مامۆستایانی ئاینی هاوکاری دەسەڵات بن بۆ لەناوبردنی ئەم دیاردەی. مەرکە ئەرکی دەسەڵات چییە؟ یەکەم ئەرکی دەسەڵات ئەوەیە ڕێکخراوێک هەبێ ئایا حکومی بە یان نەحکومی بێ هەوڵ بدا لە هەر شارێکە ئەمانەی کە سوالەکەن بیان ناسن یا بڵین مەلەفێک بۆ هەموو ئەوانە بکرێتەوە کە سوالەکەن
بزانین ئایا ئەمانە چەندیان مستحق و چەندیان مستحقن. اینجا دەسەڵات لە ڕێ مامۆستایان لە ڕێ مزگەوتەکانەوە هەوڵ بدەنکەوە ئەم ڕێکخراوەی کە بڕیارە ڕێکخراوێکی دەستپاک بێ جێی متمانە بێ ئەوە نەبێ پارەکەی وەکو شتەکانی تر ئەوە لوش بدرێ و بڕوە ئەم ڕێکخراوێک بێ کەواجی متمانی خەڵک بێ مامۆستایان لە مزگەوتەوە بهانی خێرخوازان بدەن کە خێرەکانیان لە ڕێ کە بیدەن بۆ هەژان لە ڕێ ڕێکخراوێکەوە بیدەن بۆی بە ڕێکخستن بیدەن بەوان نەک بەوەی کەەوە هەرکەس دەستپان کاتەوە ئەوەی بکارە بەرێ مامۆستایانی بەڕاستی پێویستە ڕۆڵێکی کاریگەریان هەبێ لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە هۆشکاردنی مسلمانان لەوەی کەوا دەکرێت لە مزگەوتاکەم مامۆستایەکی یەکی کێت سوالەکە دەکرێت من لەگەڵ دوو کەسی ڕیشتپی مزگەوتە ئەو کەسە بانکە بۆ سوالێکی کاک محتاجی چیت پێویستت بە چییە لە ڕێ مزگەوتەکانی خۆمانەوە ئەگەر دەوڵەت ئەمەنەکایمە هەر کەس لە ڕێ مزگەوتەکانی خۆمان بتوانین وەکو بڵێ هەیئەتێک شتێک دروستکەین وەکو چۆن کەمپینێک دروستکەین لە مزگەوتەکانی خۆمان هەر کەس لە مزگەوتێکەوە بۆچی بۆی بزانین ئایا ئەم سوالکردنان سوالکردنێکی محتاجیە یا سوالکردنێکی میهنەیە و فێری بووە یا کۆمپانیایەکە دەیانگرێ کە سوالیان پێدەکا ڕۆژانە نانێکیان دایخوا اینجا پارەکە چێتە گیرفانی کۆمپانیایەکەوە. ڕۆژێکی نوێیە و بەناو شەقامە سەرەکیەکانی پارێزگای سلێمانیدا گوزەر دەکەین بەپێی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی تایبەت و باوەڕ پێکراوە بەدەست ئێمە گەیشتووە بەشێکی زۆری ئەو منداڵ و گەورانەی لە ترافیک لایت و شەقامەکان بە بیانووی فرۆشتنی کلێنس و بنێشت و جامپارکردنەوە پارە پەیدا دەکەن بەکرێ گیراون و بۆ مەبەستی سوالکردن و پارە کۆکردنەوە بەکار دەهێنرێن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانە و لە ماوەی ڕابردوودا مەترسیەکانی دیاردەی سوالکردن لەسەر شەقامەکان و چۆنێتی بەکارهێنانی سوالکەرەکان لەلایەن کەسانی دیکە و ئەو گروپانەی بازرگانی بە مرۆڤەوە دەکەن بەلایەنە پەیوەندیدارەکان گەیاندووە. بۆچی دەگوترێت دیاردەی سوالکردن یاخود منداڵانی سوالکردن لە شەقامەکان بۆمبێکی تەوقیتراون خەتەریاتی ئەم بۆمە لە چیدایە؟ سەرەتا بە من بە شێوازێکی کورتکراوی بۆت باسکەم سوالکردن چییە؟ سوالکردن بەشێکە لەوەی کە خەڵک احتیاجی هەیە بە بڕێک پارە کە ئەو احتیاجی تەواو بوو ئیتر واز بێنێت. بەڵام ئێستا لە کوردستان بە گشتی و لە دنیا شاوای لێ هاتووە هەندێک باندی مافیایی تیرۆریست و جا بەدانی پیانە بڵم تیرۆریست و تلیاک فرۆش و پیاو کوژ و ژن کوش ئەم مناڵ و گەورانە بەکارێنن لەسەر شەقامەکانە لە غیابی سوڵتەیە. بۆ ئەڵێم لە غیابی سوڵتەیە سوڵتە دەستگای جێبەجێکار ئەوەی سەری سەرەوە ئەگەر کابراایکی مێ باز بوو ئەگەر کابرا بوو حەزی لە ساختەچێتی بوو پشتگیری ئەواناکە لە کوردستان ئەوە هەیە بە کورتی ئەو مناڵانەی کە هەمومان لەسەر شەقامە بینین اینجا مناڵ ئەگە بەدەستی ژنێکەوە بوو بێ یان مناڵ بە پێ بڕوە تا 18 ساڵ ئەمە تاوانی پێکرێت. چەند هەزار کەس ئەناسن کە چەندان ساڵە ژن سوال ئەکات بەلایانی کەمە مناڵی یا دوو مناڵی پێەیە هەر ئەو مناڵی پێ ئەم مناڵە گەورە نەبوو ئەم مناڵە نەخۆش نەکەوت ئەمە مناڵن بەکرێ ئیهێنن یان ئەی فرێنن یان ئەی دزن یان بە زۆر ئەیهێنن. ئەو ژنانەی کە مناڵەکانیان پێ من دەڵم بەدواداچوونم بۆ هەموو سەکتەرێک کردو کە بۆت بازەکەم 8 هەفتەیە بە چڕ و پڕی خەریکم لە کون نەماوە سوچ نەماوە لێرە سەیری نەکەم و بەدواداچوونی بۆ نەکەم. ئەم باندە لە دهۆک ئافرەت و مناڵێن بۆ سلێمانی لە سلێمانی بن بۆ هەولێر لە هەولێرێ بن بۆ ئەنبار بۆی ناسرێنەوە بۆ چیوا دەکەن بۆی دووشتە بۆ ئەوی یەک نەبن بە هاوڕێ خەڵکی تر ئەم سڕانە نەڵێن لەسەر شەقامەکە گە تۆ مناڵێ هەموو ڕۆژێکی پارێکت دایە و نانت بۆ کڕی و نایڵن بیبێتە ماڵە برتە ماڵەوەی بە هاوڕێ و قسە ئەکا کەشفیان نەکات. ئەمە لەلایەک ترسناکەکەی لە چییە؟ یەکەم شت ئەو مناڵانە ئەبن بە قوربانی من کە 1000 دیناریان بۆ مناڵە ئەو پێ ئەو 1000 دینارە ناچێتە گیرفانی ئەو مناڵەوە زەلامێک لەو سەرەوە چاوچنۆکی لەو سەرەوە بە ماتۆر سەیرەکە لەو 1000 وەرگرەوە دوی وەرگر ئەی بژێرێ ئێوارە ئەی بنەوە ژێرزەمینێک ئەینەن فلیمە هەندێکان و مەسرەکان لە ژێرزەمینەکە پێی ئەڵێن پارەکەەوە دەربێنە بە شەق لێ ئێسەنن ئەگەر 1000 دیناری کەم بێ ئەی تۆپێنن ئەمانە بەجددیمە. اینجا لە بارێکی ژیانێکی ئابووری خراپە سەرمە گەرمە
شەو ناخەون ئەم مناڵانە هیلاکن مناڵێکم پێ بڵێ لەسەر ئەم جادێ ئەم هەموو فرکانە ئەکا بەماندوی ببینی نابینی لەبەری حەبی ئێنێ منەشەتە ئەم حەبە چەند ساڵێکی کوژێ باشە لە دوای ئەوە ئەمانە کاری خراپی پێکەن کاری خراپەوە ئەگەر ڕقیان لێکی بێ لە وڵاتەیە کلێنکس پێفرۆشن تا ئێستا لە خوا بەزای بەڕووینەوە بەڵام من هۆشداری ئێم کە ڕوونەیات ئیتر هەمومان ئەبێ ئاگاداری ئەوە بین تۆ پەنجەرەکەی تۆڵی خێری پێ بەڵەواتە هەموو چرکە ساتێک ساتێک ئەم بۆمبە ئەتاکەت هەر بە جدی ژێڵم چکە ئەم کۆمەلگای ئێمە ئەگەر جوان بیر لە شتەکە نەکەینەوە کۆمەلگاکەمان لە ژێر خەتەرناتێکی زۆر گەورەیە دای بنێ یەکێک دژمنایەتی لەگەڵی چکەیە هەیە 1000 دیناریا 100,000 دیناریا بە ئەمە فێرکردنی خەڵک نییە بەس هەیە خۆمە من ئەگەر نەشی لەمەر هەیە کەس گلەی لە من نەکا بڵێ وڵا بۆچی خێتە دەمانەوە هەیە بۆ باسی نەکەین ئەگەر هاتو کلێنکسێکی یا بە تۆ و تۆش 2000دایە 500دایە وانە دادنایە شتێکی تیابوو تۆ قڕپەسەرەکە بۆ چێ بێنێتەوە پێم ناڵێن لە لایەکی تریشەوە لەم بەرترافکلایتانە ئەم مناڵە فرق و جتیانە دەیە 5 مناڵە یەن و ئەچن تۆ مەشغوڵی بە مۆبایلەکە تۆ خوا نەخواستا بێ بە سەوز خێزانەکەت پێڵە بڕۆ پێی پیانی مناڵێتە بەردەم ئەگەر لە ناوچوو مناڵەکە لە ناوچێت تۆشەوی بە تاوانبار اینجا ئەم مناڵانە ئەبێ لە مەکتەب بن ئەم مناڵانە ئەبێ حاڵەتی تەندروستیان باش بێ ئەم مناڵانە ئەبێ بچن بۆ دکتۆری دان من گرنگیتانێ بە هەموو ئەم بیلەتەمانەوە مناڵێ بگرە بەڵۆرە بم بە دکتۆرە نایم لە ترسێ هیچ مناڵێ نایەت تۆ بچی بیبێ بە خێوی کە یاجلی بۆ کرد چکە لەو بەرەوە چاوچنۆکێکی مافیا چاوەڕێکا بیبن شەو لێ ئێن بەڵێ کاکسوان لە هەرێمی کوردستاندا بۆشایی یاسایی هەیە سەبارەت بەم دیاردەیە یاخو بڵێم لە پەرلەماندا یاسایەکەی ڕێگری بکات لەم دیاردانە نەکڕێگری بکە ئێمە یاسامان نییە بۆ ئەمە یاسای 1960 عێراقی هەیە ئەڵێ هەر کەسێک هاتوو سواڵی کرد یان لەسەر شقامەکان دەستگێڕی کرد ئەگەر مەوردێکی تری نەبوو محتاج بوو سزای نادرێت تاوان بە شێوازێکی ترە لەگەر مەوردێکی تری هەبوو یان شتێکی هەبوو سزا بدرێت زاکەش 1000 یا 3000 دیناری عراقی ئەو ساو ئێستا عینە شتە گرتن و گرتنی تیانە ئەدیەکسەر بە کەفالەت بەرەبێ بە کەفالەتی 3-4 دیناری ئێستا بەرەبێ بۆ دووەم جار باوکی ئاگدارەکرێتەوە ئەگەر پیاوی گەورە بوو ئاگداریەکەنەوە نییە گرتنی تیان نییە باش ئەمە کێشێکی گەورەتریشمانێ لەوە ئەمە یاسا چارەسەری نەکردو بەڵام ئێستا ئێمە لە بەردەمی حاڵەتێکی تراین حاڵەتەکە من پێم خۆشە کە دەستم بر بۆ ئەم ئیشە چەند هەفتەیەکی زۆر ئیشم تیا کرد بە نهێنی ئیشم تیا کرد دوای گەیانم لە ئاستی قایمقام و لە ئاستی ئەو باڵادەستانی کە لە شاری سلێمانی و ئەم هەڵمەتە بم بۆ هەولێرش و بۆ دهۆکی ژین لێرە ناوەستم لەبەری ئەزانم کە ئیشێکی گرنگە ئێستا ئەگەر ئەو مناڵانە دەستگیر بکەی خۆ ناتوانێت سجنیان بکەی ئەبێ بیان خەیتە خانەی سەرپەرشتیانەوە لە ئالەویا کێشەمانەیە ژوورمان نییە ینی پۆلیسی ناوجوهانانیان گرێ بێ بە فەرتەنە خواردنی نیەت بە خێوان کات لەوە گرنگتر ژنێک کە ێنیت دوو مناڵی پێیا مناڵێکی پێەیە هی خۆیەتی خۆی نیە تۆ ناتوانانی بیسەلمێنی خۆ هیچ شتێک نییە بیسەلمێنێ ئەی خەیتە زیندانەوە خۆ مناڵەکە تاوانی نییە شیرە خۆرەیە ئەو تاوانی کرۆ بەرامبەر مناڵەکە یاسا حەلی نەکردو لەوەیە لەبەرەوە پێم وایە لە پەرلەمان من هەر خۆم پرۆژەکەش پێشکەشەکەم لە پەرلەمان ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە ئەبێ یاسا تەفعیل بکرێت بۆ ئەوە ئەبێ ئەو یاسایانی کە هەم لە عێراقش دەرچوون و هەم لێرەش کە ئەیانکەین ئەبێ وابێت بە شێوازێک بێت سزای ئەو کەسانە بات کە خەڵک ئیستیغلالەکەن لە هەمووی خراپتر ئەوەیە ئەو مناڵانی کە باسی ئەەکەین بە ئەم حەبوو دەرمانانیان کە ئێنێ بۆ ئەوی بەرگی سەرما گەرما ئیهانەی خەڵک بکرن یعنی تۆ دوور نییە مەسە زەلامێک چەند کەس هەیە سوالکەرێکێت بەبەرینەکەی قسەی پێڵە شتی پێڵە ئەم مناڵە هەر وەستێکو بەرد ئەگای لە خۆی نییە ئاگای بەست لەوەیە چۆن پارەک و کاتەوە بیا بەو نەفرەت لێکراوەی کە ناوی مافیایە باشە ئەیگەر ئەم مناڵە جەستەکەیان فرۆشت گورچیلیان فرۆشت دڵیان فرۆشت نازانم چیان فرۆشت ئەمانە هەمووی تاوانەکە گەورەترە لۆی ئێمە ئەیزانین بەڵێ وەکو پەرلەمانتار هەوڵەکانی ئێوە چی دەبێت بۆ ئەوەی بێنە سەرخەت لەگەڵ حکوومەتی کوردستان بە جدی بیرێک لەم دیاردە ناشنە بکرێتەوە سنوورێکی بۆ دابنێت چکە بەڕاستی لە قسەکانی جەناب دەردەکەوێت کۆمەڵی ئاماژە مەترسیداردن ئەگەر هەمومان پارێز چۆن پاڵەوراوین بۆ ڕوبەربوونی ئەم حاڵەتە مەترسیدارانە بێگومان من ناڵم ئەمە چەند هەفتەیەکە دەستم بردووەم حاڵەتە ئەم حاڵەتە مەترسی لەسەر خۆشم هەیە جوێی نایەمێ بزانم لە ئەنسێردەکە ئاماژەم پێکرد بە جەنابتم وت منە ڕۆژەوەی کە دەستم پێکردش تا نەمابوو بە دەستگای ڕاگەاندنەکان 3-4 خەڵکیان بۆ ناومتیان ئەگەرێتەوێت سوالکەرێک نەو کوژێت ئەگەرێتەوێت چەقۆنەکەین بە چاوتە ئەگەرێتەوێت لەسەر سیاست کوژی دەستکاری ئەمە مەکە یعنی مە هەڕەشەیەەکە بۆ کوشتن لەبەرەوە من دڵنیام کە ئەڵێم مافیایەکی لە پشتە و هەندێک
چاوچنۆکی حیزبی بەرپرس لە وڵاتەکەمانە پشتگیری لەوانە ئەکەن. اینجا ماڵ هەیە لەم سلێمانیە و لە هەولێر و دهۆکیشە ئافرەتی تایە ئەیبن بۆ هەنێک بەرپرس ئافرەتی تایە بەکارێنن بۆکو ماڵی خراپ ئەو مناڵانە بەیانیان بە پاس و بە ماتۆڕ ئەیانهێنن بۆ شقامەکان تەوزیع ئەیانەکەن و مناڵانە خۆیان هەڵی نابژێرن تا من هەڵەمە و مناڵانە خۆ مناڵم 100% ڕەنگە لە 105 و مناڵی تر هەبێت ئەمانە تەوزیع ئەیانەکەن یعنی ڕۆژ هەتا ئێوارە شەو سعات دوی شەو بخۆم ڤیددیۆم لەلایە ماتۆڕێکیان سپاسی گەت کۆیان نکاتەوە ئەیان باتەوە بۆ ژەرزەمینەکە یعنی ئەو پارێک کە ئێمە ئین بۆ مناڵە ناچێتە گیرفانی ئەو مناڵەوە ئەچێتە گیرفانی ئەو چاوچنەکانە ئەوانیش تلیاک ئەهێنن بەم میلەتەیە ئەفرۆشن بۆ پارەیە یعنی سێژەمە قازانجیانە مناڵێ بەکارێنن اینجا من نازانم ئەمەیان ناتوانم بڵێم هەنێک زانیاری هەیە ئەڵێن ئەو مناڵانش بەکارێنن بۆ فرۆشتنی دەرمان ئەمەیان ئێشتا من نەچوومەتە سەری هیوادارمانە بەڵێ قسەی کۆتایی کاکسیرۆنەکو ئەندامی پەرلەمانی کوردستان بۆ لایانی پەیوەندیدار و بۆ ئەم خولێ پەرلەمانیش چییە بۆ ئەوەی بیرێک لەم دیاردە ناشینە بکرێتەوە ڕاستێکی ئەرکی پەرلەمان زۆر قورسە بۆ ئەمە ڕەنگە خەڵک بڵێ بۆ دەستکاری ماکەی بۆ دەستکاری دزینی نەوت و غاز و پارە و موچۆوان ناکە ئەوانش دەستکاریەکەین بەس ئەمە ڕاستەوە خۆ پێویستە چارەسەر کرچکە لەسەر ئاسایشی جەنابەت و خوشکی من و برای من و دایکی من و ئەمانەیە پەرلەمان ئەبێ یاسایەکی بۆ دەربکات اینجا دەسەڵاتی جێبەجێکار کە حکومەتە بەداخەوە ئەم حکومەتە بەس ناوی حکومەتە هیچ شتێکی نییە من بۆیە دەستکاری ئەمەم کرد بۆی بزانن کە ئەمە بەسیترین شتە حکومەت ئاگای لێ نییە یا ئاگای لێ خۆی خافڵ کردووە یان حکومەتێکی مێ بازمان هەیە حەزی لەم جۆرە شتانەیە لەبەر ئەو حکومەت ئەبێ بێتە سەرخەت و من پێ خۆشحاڵیشم کە جەنابی قایمقام و هەموو دەستگا ئەمنیەکان و دەستگای کۆمەڵایەتی و مناڵ پارێز و هەموو ئەو ڕێکخراوانەی ئەم حکومی هەمەدەنی هاتوونەتە سەرخەت و زۆر بەجددی ئیشی تیاکەین هەر بۆ نمونە پێتانە لەم لە ناو جەرگەی سلێمانیە لە بەر دەرکی سەرایە لە پشتی کاسەمۆڵا شوێنێک هەیە بەغاز دەرزیەکەن بە قۆڵی خەڵکە حەشیشە فرۆشن دەی فەرموکوا حکومەت دەی فەرموکوا پارێزگاری شار دەی فەرموو لە چۆن ئێوە لە ناو جەرگەی شاری سلێمانی تاوان لە شارەکانی تریش وایە حکومەت پێویستە پەنگاو بنێ حکومەت خەڵکی مەشغوڵ کردو هەر لە پارەم پێ نییە پارە و پێنیە کەیفی خۆتە خۆ پۆلیست هەیە خۆ دەستگای ئاسایشت هەیە بۆ دەستگای ئاسایش بۆ ڕۆژنامەنووسێکی قڕ بەسەر ئازان دەمەفرەزەی بۆ دەرکەن تێڵات ڕێنیکەن ئەی بۆ ئەمانە ئازانی مافیا بگرن لەسەری کتریشەوە من هەر ئەم دیسانم پامن بۆ هاوڵاتیانی بەڕێز هەیە لەسەر شەقامەکان ئەگەرەتانەوە هاوکاری ژنێک مناڵێک کچێک پیاوێکی پۆکەوتە بکەن بە شێوازێکی تر هاوکاری بکەن ئەو پارەی مێنێ بۆی مناڵەکانی خۆمان تووشی تلیا خواردن و حەشیش خواردن بکەن کە زۆر ترسناکە ئەو من نەم ڕۆیا ینی ئیعلانیەکەم ئیشەڵڵا نابێ بەڵام من ئەمرم و ئەرزانن کە ئەم شتێ من زۆر ڕاستە ئەگەرچی لیژنەکانی پۆلیس و قایمقامێت بەردەوام هەوڵی کۆنتڕۆڵکردنی دیاردەکە دەدەن و بەپێی ئامارەکان لە پارێزگای سلێمانی بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو دیاردەی سوالکردن توانراوە کەم بکرێتەوە. قایمقامی ئەم پارێزگایە مەترسیەکان ناشارێتەوە و دەڵێت ئەگەر بە جددی و هەماهەنگی بیر لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە نەکرێتەوە لە داهاتوودا هەمومان دەکەوینە بەردەم مەترسی گروپە سوالکەرەکانەوە. بە پێی بدەداچوونەکانی ئێوە ئەم حاڵەتان یاخۆ ئەم دیادە تا چەند بۆتە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی لارێمی کوردستاندا؟ بەڵێ یەک ئەو مناڵانە خۆیان قوربانین بەداخەوە کەسانێکان بازرگانی بۆ مناڵانەوەکەن مناڵێکە خوار تەمەنی 18 ساڵ و تەنانەت زۆربیان خوار تەمەنی 12 ساڵ و 13 ساڵ و تەنانەت بۆ خوار 10 ساڵیش لە ڕێگەی چەند کەسانێکی ترەوە بەداخەوە یاخود لە ڕێگەی دایک و باوکیان و لە ڕێگەی کەسانی ترەوە بازرگانیان پێکرد. ئێمە لە 2007 ئیشمان لەسەرم کەیسە کردووە پرۆژەیەکی مناڵپارێزی کوردستان بوو ئێمە لێرە پرۆژەکەمان تەبەنی کرد و لیژنەیەکمان پێکێنا کە بوو بە یەکێک لە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی مناڵپارێزی تایە و پۆلیسی نەوجەوانانی تایە کە ئەمانە ڕۆژانە سەردانی فولکە و شەقام و شوێنە گشتەکانی شاری سلێمانیەکەن و ڕستی ئەو مناڵانە ئەکەن
هەر بۆ بەرچاوڕوونی جەنابتان ئێمە لە 2007 482 مناڵمان ڕەسەت کردووە لە ناو شاری سلێمانیە لە 2018 ژمارەکە دابەزیەوە بۆ بە 315 مناڵ لە 2019 بۆ بە 172 مناڵ تاوەکو ئێستا و ئەو لیژنەیە ڕۆژانە دەرەچن و سەردانی هەموم شوێناناکەن بۆ ڕەسەتکردنی ئەم مناڵانە و ئەنێرن بە شوێن کە سوکاریانە و خۆشببختانە ئەبینین یعنی ئامارەکان کەمی کردووە بەڵام لە جێگای ئێستا خەڵکی گەورە لەو شوێنانەیە ئەگە تێبینیتان کرد بێت لە فولکەکانە لە شەقامەکانە لە شوێنە گشتیەکانە بە ناوی کلێنس فرۆشتنەوە یا بناوی بنێش فرۆشتنەوە یا بە ناوی گوڵ فرۆشتنەوە ئەم کارانە ئەکرێت کە ئێستا ئەمەش بۆتە جۆرە لە بەڵێواتە خەڵکی پلە باڵا لە پشت ئەم دیاردەوەیە لە هەرێمی کوردستان من ناڵم خەڵکی پلە باڵا لە پشت ئەم کارەوەیە بەڵام جۆرێکە لە بازرگانیکردن و ئەوانەی کە ئێمە بەڵام ئەمانە دوازە لەسەر یاساون چۆن ماوە لەگەڵ ئەمانە ئەو مناڵانەی کە ڕەستمان کردوون زیاتر ئەوانن کە مڕەحلینیان پێڵن کە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون و ئاوارەی سوورین زیاتر ئاوانەی سوورین زایدەن ئەو باقی ڕاگوێزراوەکانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و ئێمە بەردەوام بە دوواداچوونی ود لەسەر ئەم کەیسە ئەکەین هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیەکمان کرد لەو کۆبوونەوەیە پەرلەمان نوێنەری پەرلەمانی کوردستان کاک سیروان بابان بەشدار بووتیە و بە سوپاسەوە کاک حاکم محەممە وەکو نوێنەری دادگای ئستەنافی شاری سلێمانی بەشدار بوو و نوێنەری داواکاری گشتی زایدەن فەرمانگە پەیوەندیدارەکان بەشدار بوون لەو کۆبوونەوەیە و ڕێکەوتین لەسەر دانانی میکانیزمێکی نوێ بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسەیە و سەرەتای کەیسەکەش بە هەڵمەتێکی وشارکردنەوە دەست پێ ئەەکەین و لە ڕێگەی بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانیەوە داوامان کردووە کە لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە کاری پێویست ئەنجام بدرێت بۆ هوشارکردنەوەی خەڵکووە هەموو خەڵک هاوکار بێت و یارمەتی دەربین لەگەڵ یەکتریە بۆ ئەوەی بەیەکەوە ڕوبەڕووی ئەم دیاردە خراپە ببینەوە جگەلەوە هەندێک ئوتێل هەن لە ناو شاری سلێمانیە ئەم ئوتێلانە کە داڵدەی ئەو جۆرە خێزانانە ئەیەن ئێمە ئوتێلەکانمان ئاگادار کردوێتەوە پێمان وتمان ئەبێ لە ماوەیەکی کەمە ئەو خێزانانە نابێت لە ئوتێلەکان تا نابمێنەوە بە پێچوانەوە ئیجرعات لەگەڵ خاون ئوتێلەکەی ئەکەین و چەند ماڵێکیش لە سلێمانیە هەیە لە ڕێگەی مختاری گەڕەکەکانەوە و لە ڕێگەی خەڵکی گەڕەکەکانەوە هەوڵێن مەزبەتە بکرێتەوە بۆ دەرکردنی ئەو ماڵان چکە ئەمانە لە نەتیجەیە زیانێکی گەورە بە کۆمەلگاکەمان ئەگەینێ ئەگەر ئاواران ئەوە خەڵکی ئاوارە کەمپی هەیە و لە ڕێگەی ڕێکخراوەکانی سەر بە نەتێگرتوەکان و ئەوەندەی بکرلایەن حکوومەتی هەرێمەوە هاوکاری کراون پاڵپشتی کراون و هەمووشمانەزانین ژیانی ئاوارەی ژیانێکی ڕەفاه نییە تۆ لە ئاوارەیە ناتوانانی بیتە خاوەنی خان و نابیتە خاوەنی سیارە بۆ زەمانێکی کاتیشە دوای ئەوەی کە بارودۆخ لە ئەو شوێنەی لێ هەڵکەندراوی چا بۆ ئەگەڕێتەوە شوێنی خۆڵ کاکەوتە لە کوی قسەکانی جناب دەردەکەوێت کە کۆنتڕۆلکردنی ئەم دیاردەیە ئەوەنە ئەستەم نییە چکە هەم شوێنی مانەوەیان هەم شوێنی ئیشکردنی یاخود سوالکردنی ئەم منداڵە سواکردان یاخود بەگشتی دیاری سواکردن دیارە لە هەرێمی کوردستاندا دەمەوێت ئەوە بزانم چی دەکرێت لەلایەن پەیوەنددارەکانەوە هەماهەنگی هەیە بۆ هەوڵێکی جددی بە تەواوەتی ئەم حاڵتە بنبڕ بکرد لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەو یاسایی کە بۆ ڕەتعی دیاردەی سوالکردن هەیە یاسایەکی کۆنە پێویستی بە هەموارکردنەوە هەیە لایەن پەرلەمانی کوردستانەوە چکە یاساکەی ساڵی 69 ینی تۆ لە ساڵی 69 سلێمانی بێنە بەرچاوی خۆت لەوانەیە لە سلێمانیا 50,000 کەس ژیا بێ لەوانەیە لە هەموو سلێمانێک سوالکەری تیا بوو بێ بگرە لەوانەیە هەر نەش بوو بێت بەڵام ئێستا شاری سلێمانیس کە 1 ملیۆن خەڵکی تایە سەدان و هەزاران کەس سوال ئەکات و لەم لاولاوە خەڵک هاتۆتە ناوم شارەوەی بۆیە پێویست دەکە ئەم یاسایە تعدیل بکرێ و دەستکاری بکرێت لایەن پەرلەمانی کوردستانەوە
و خاڵێکی تر سەبارەت بە یاسای بازرگانیکردن بە مناڵەوە ئەوە یاسایەکی تر لایەن حکوومەتی عێراقیەوە دەرچێنرا و لایەن پەرلەمانی کوردستانیشەوە نەفاس کراوە داوامان لە دادوەرە بە ڕێزەکان کرد کە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی بازرگانیکردنەوە بە مناڵەوە هەیە ئەمانە ئەو یاسایە بیانگرێتەوە و بە تونترین شێوە سزای ئەو کەسانە بدرێت کە بازرگانی بە مناڵەوە ئەکەن و ئەو مناڵانە ناچار ئەکەن بەو شێوەیە لە ناو بازار و شوێنە گشتیەکانە ئەو جۆرە کارانە بکەن. جگەلەوە ئێمە پێویستیمان بەوەیە کە وزارەتە پەیوەندیدارەکان بەم کەیسە ئەوانیش بێنە سەرخەت چونکە ئەوان هەم ئیمکانێتی زیاتریان هەیە جگەلەوە هەم ئەتوان ڕێنمایی پێویست دەرکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیادەیە لە شارەکانە ئەو کات ئیشەکەی ئێمە ئاسانترەکات چونکە هەموو ئەم کارانە نەتیجەیە بەتیمەکرێت بە یەکێک و دوانوسیان ناکرێت و بە هەمومان نەکرێت و پێویستیشە هەڵمەتێکی وشارکردنەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ناوەندەکانی خوێندنەوە لە منبەری مزگەوتەکانەوە بکرێ بۆی هەمومان بەیەکەوە ڕوبەڕووی ئەم دیاردەیە بینەوە چکار لە نەتیجەیە زیانێکی گەورە بە کۆمەلگاکەمانە گەیەنێ ئەگەر هەمومان وەکو پێویست کاری لەسەر نەکەین. بەڵێ تا ئێستا و ئامارەی لای ئێوەن بە دیاریکراوی ڕێژەی سوالکردن چۆنە لای ئێوە بەرزە لە سلێمانی؟ ڕێژەکە زۆرە چکە خۆتان نەزان زروفی ناوچەکە و ئەو بارودۆخەی لە ناوچەکەیەتی ئەپەڕ لە سووریا لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە ئێران هەموو ئەمانە یارمەتی دەرن بۆ زیادبوونی دیاردەی سوالکردن لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە شارەکانی سلێمانی هەولێر و باقی شوێنەکان. بەڵێ قسەی کۆتایی جەناب چییە بۆ ڕوبەڕوونی ئەم دیاردەیە؟ قسەی کۆتاییم ئەوەیە کە ئەم کەیسانە هەمومان خۆمان بە خاوەنی بزانین هاوڵاتیان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا سۆشیال میدیا ڕاگەیاندکارەکان هەموو حکوومەت بەیەکەوە وەکو یەک تیم داخڵ بین بۆ ئەوەی بەیەکەوە ڕوبەڕووی هەموو ئەو دیاردانە بینەوە کە ئەزانین لە نەتیجەیە زیانێکی گەورە بە کۆمەڵگاکەمان. بەڵێ ببوورە دەمە بپرسم لەلایەن حکوومەتەوە بێخاوەنی هەیە بۆ ئەم کەیسە؟ بێخاوەنی نییە بەڵام وەکوتم ئەمانە پێویستی بە یاسا هەیە بۆ باشتر تەنزیمکردنی یاسا هەیە بەڵام ئەم یاسایە لەوانەیە لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی ئێستا و لەگەڵ ڕۆحی سەردەمەکە یەک نێتەوە پێویستە پەرلەمانی کوردستان بەجددی ئیش لەسەر ئەم کەیسانە بکەن و ئەو یاسانە دەستکاری بکەن و تعدیل بکەن بۆ ئەوەی لەگەڵ ڕۆحی سەردەمەکە و گۆڕانکاریەکانە یەک بگرێتەوە. بەڕێوبەری گشتی چاودێری کۆمەڵایەتیە لە پارێزگای سلێمانی نەبوونی یاسایەکی تایبەت و بڕینی بودجەی چاودێری خێزانێک کەم دەرامەتەکان بە هۆکاری سەرەکی زۆربوونی دیاردەی سوالکردن و بازرگانیکردن بە منداڵانی سەرشەقامەوە دەبەستێتەوە. بەڕێبەرایەتێکی ئێوە سەبارەت بە دیاردەی سوالکردنی منداڵان سەرشەقامەکان چ میکانیزمێک دەگرێتە بەر بۆ کەمکردنەوەی ئەم ڕووداوانە یاخود ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستاندا؟ تاوانە بێ و ڕاستیە بزانی سوال تاوانەوە و کەسانی کە هەڵەسن بە سوالکردن بەڕاستی فەقیر نین هەژار نین. دیاردەی ڕوبەڕووبوونەوەی سوال و سوالکەرەکان تەنها کاری مؤسسات نییە کارێکی هەمەلایەنەی هاوڵاتیش تایە بەرپرسە یعنی بێ و ڕاستیە بزانین تا و کاتەی هاوڵاتی بەردەوام بێ لە پێتانی پارە سوال بەردەوامە بێ یعنی بێت یەکەم جار لە هاوڵاتیانەوە دەست پێ بکات دەست بگێڕنەوە لەو بڕەکە پارانی کە ئیدەن بە سوالکەرەکان با کەمیش بێ چکە لەوە دڵنیا بن بە پێی بە دوواداچوونی ئێمە زانیاری ئێمە وردبوونەوەی ئێمە سوالکەرەکان فەقیرەکان نین فەقیر و هەژار خەڵکی نەفس بەرزە و ڕووی نییە دەست لە کەسپان کاتەوە ئەوانە سواڵیان کردوتە پیشە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمەوەیە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی سوال و نهێشتنی دیاردەی سوال پەیوەندی بە چەند دامەزراوەیەکی جیاجیاوە هەیە لیژنە هاوبەشەکانە پۆلیسە دادگایە و بێت مستەوای یاسایی ئاستی ئەو یاسانی کە ئێستا هەن بۆ با بڵێن بە تاوان ناساندنی سوال بەرز بکرێتەوە بۆی خەڵک وازی لێبێنە یعنی تۆ ئەگەر سوالکەرێ بگری ڕۆژانە مەسەن بەلای کەمەوە 50,000 دەسەکەوێ ئەگەر لە دادگا بە کەفالەتێکی 10,000 ڕزگاری بێ و سەڵی لێ ناکات ڕۆژێ ئەو با بڵێن ئامادەیە دەستگیری بکەن و ئەو کەفالەتە بدا بەبڕیت دەگوترێ بەشێکی زۆری ئەم منداڵانە لەلایەن کەسانی کەەوە بەکاردێنێنەوەتە وەکو گروپێکەوە چۆن دەڵی ڕۆژانە پاریان پێک و دەگواتە پارەکان لێوەردەگیرێتەوە سوال
ئەو دیاردە مەترسیدارەیە کە لە ڕێگەیەوە کێشە و گرفتی کەش لەگەڵ خۆی ئەهێنە دیاردەی بازرگانیکردن بە مناڵ و بە مرۆڤەوە دیاردەی باند و کاری مافیایی و دیاردەی کاری تاوانکاریشتەناوێت هێندێک لەوانە بە ناوی سوالەوە گەڕێن بە ماڵەکانە کۆڵانەکانە بۆی هەلی تاوان و کاری خراپەیان دەستکەوێت هەلی دزیان دەستکەوێت بۆیە بەڕاستی سوالکردن مەترسیدارە و بەڵێ بزە بدوایە خەڵکێک هەیە کە خەڵکی خەریکی بازرگانیکردنە بە مناڵەوە جاری وایە مناڵ بەکرێ درێ بەتایبەت مناڵەکانی ئاوارە مناڵێکە بن ساوا بۆی سەرنجی خەڵکی پێڕاکێشن ڕۆژانە بە 10,000 15,000 20,000 بە مناڵی خۆیانی ئەناسێن و داوا لە خەڵکەکان هاوکاریان کە بۆی عاتیفەی خەڵکی ڕاکێشن بۆیە تاوان و سوال و سوالکەرەکان دەواازەی تاوانن دەواازەی کێشە و گرفتی ترن و ئەبێت هەموو ئەسەسات لەگەڵیانە با بڵێن جددی بن تند بن و هەم خەڵکیش و حەزبێنە لە پارە پێدانیان خۆ ئەگەر لە 100 لە 1000 خەڵکێک هەبێ لە ناو ساڵکەرەکانە هەژار بێ ئەو لە ڕاستیە کاری دامەزراوەکانەکە هاوکاریان کات کە بۆ ئەوەی واز لەو ڕێگە خراپ بەڵێ بەپێی ئەو ئامارن لە بەدەستی ئێوەدا هەیە ئەم دیاردەیە لە کۆنتترۆل دەرچووە لە سنووری پارێزگای سلێمانی نا بەڵام ژمارەی ئەوانەی کە سوالەکان زۆرە و نیگەرانمانەکە بە تایبەت هۆکارەکەی بەشێکی گەورەی لە 195 ئەوانن کە ئاوارن یا خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن یا بەلایکەمەوە دەرەوەی سنووری پارێزگای سلێمانی هەندێکشی ئەو کەسانن کە هەر بە کولتور و نەریتی خۆیان هەندێک خێڵ هەن هەر بە کولتور و نەریتی خۆیان سواڵیان پیشەیە بۆیە یعنی تۆزە زەحمەتە بە تەواوەتی بەڵام لە ڕاستیە بێت موسسات بە تایبەت پەرلەمان بە یاسایەک و وەزارەتە معنیەکان بە دەرکردنی ڕێنمایی نوێ تند و تۆڵتر مامەڵی لەگەڵ ئەو مناڵانی بێستە پەرشتن و هیچ نەوایەکیان نییە و بفعلی مناڵی هەژارن ئێوە چیان بۆ دەکەن لە بەڵبرات 100 ماڵی مناڵانمان هەیە هەموو ئەو مناڵانەی کە سەرپەرشتیان نییە خێزانی نییە لە خۆیان بگرێت لەوێ لە خۆیان نەگرین و هەموو پێویستێکیان بۆ دابینەکەین لەبەرەوە هیچ بیانی و پاساوێک نییە بۆ سوالکردن بۆ منداڵێک کە بێ سەرپەرشتە منداڵێک کە بێ باوک و دایکی نییە یا منداڵێک بێ کەسە بەڵێ چارەسەری کۆتایی چییە بۆ ئەم دیاردەیە بەڕای جەنابەت یەک ئەبێ لە ڕووی یاساییەوە یاسای تازە کە لە ئاست ئەم قۆناغی کێشەکە بێ دووەمە بێ دامەزراوەکان جدیانەتر ماوەڵە بکەن سێم بەڕاستی ئەبێ هاوڵاتی واز بێنێت دەست بگێڕێتەوە لە پارەدان بە سوالکەرەکان چونکە ئەبێ بزانێەوە کارێکی باشی نەکردو کارێکی خراپی کردو هەموو پارە پێدانێک بە مناڵێک بە سوالکەرێ بزانە بەشدار بووی لە تاوانێک کە ئەگەری هەیە جارە هەر خودی ئەوەی کە ئەو کەسە خەریکی سوالکردن ئەمە تاوانە پاشان بەردەوامیەکەی ئەگەری ئەوەی هەیە تاوانی کە بە دوای خۆیان بێنێ و تاو کاتی هاوڵاتیش پارە بدا بە سوالکەرەکان بەردەوام بن کاری بەردەوامە بن کاری موسسەکان دامەزراوەکان لەو ئاستا نابێتە هۆی بنبڕکردنی ئەگەر چی ئامارێکی ورد و درست سەبارەت بە دیاردەی سوالکردن لە هەرێمی کوردستاندا لەبەر دەستدانیە بەڵام بەپێی ئامارە سەرەتایەکانی چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی لە سنتەری شارە گەورەکاندا سوالکەرەکان بەم ڕێژەیە دەڕژێنە سەر شەقامەکانەوە لە پارێزگای هەولێر 500 سوالکەر بەردەوام لەسەر شەقامەکانن و لە سلێمانی 300 سوالکەر و لە دووهۆکیش ڕێژەکە کەمتر بۆتەوە لە 150 بۆ 200 سوالکەر نزیک دەبێتەوە کە زۆربەیان ئاوارن و هەندێکیشان خەڵکی وڵاتانی دەرەوەن و لە پاکستان و ئازەربایجان و ئێران و سووریاوە بەهۆی فەراغی ئەمنی لە سنوورەکانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و لە شار و شارۆچکەکاندا ماونەتەوە